یەکێتی و فرەکاندیدی ئایا ستراتیژە یان بێسەروبەری؟ ئایا دوجار بازەکە لەسەر شانی کێ دەنیشێتەوە؟ تا ئێستا نزیکەی 30 کەس خۆیان بۆ پۆستی سەرۆک کۆمار کاندید کردووە. ئەوەی بۆ تامایی سەرنج ژمارەیەکی بەرچاویان لە یەکێتین. دیارترین کاندیدەکانی یەکێتی بۆ پۆستی سەرۆک کۆمار بریتین لە دکتۆر لەتیف ڕەشید سەرۆک کۆماری ئێستا، دکتۆر ئاسۆ فەرەیدون پەرلەمانتاری پێشووی یەکێتی، شوان داودی پەرلەمانتاری پێشووی یەکێتی، دکتۆر عەبدوڵڵا عەلیاوەیی پەرلەمانتاری پێشووی یەکێتی، نزار ئامێدی وەزیری پێشووی جینگە. خۆکاندیدکردنی ئەوانە لە کاتێکدایە تا ئێستا یەکێتی بە فەرمی هیچ کەسێکی وەک کاندیدی فەرمی خۆی ڕانەگەیاندووە. بەپێی زانیاری ستاندەر جگە لەم کاندیدانە ئاراستەی ماڵی کۆسرەد ڕەسوڵ داوایان کردووە عەدنان موفتی سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان بۆ پۆستەکە کاندید بکرێت. وتویانە ئەگەر ئەو کاندید بکرێت پارتیش کێشەی لەگەڵیدا نابێت. هاوکات کەرکووکیەکانیش پشتیوانی کاندیدکردنی خالید چوانی وەزیری ئێستای داد دەکەن وەکو یەکێک لە کاندیدا بەهێزەکانیش ناوی دەهێنرێت. بڕیارە سبەی دووشەممە دەرگای کاندیدبوون دابخرێت. تاوەکو ئێستاش لە ئۆپۆزسیۆن تەنها یەکگرتو دکتۆر موسەنا ئەمینی کاندید کردووە. بە قسەی یەکگرتو بێت کۆمەڵ و هەڵوێست پشتیوانیانن، هەڵوێستی لایەنەکانی دیکەش دیار نییە. یەکێتی و پارتیش تا ئێستا گفتوگۆی نێوانیان بەردەوامە. پارتی دەوێ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بکاتە خاڵی کردنەوەی گرێکوێرەی پێکێنانی حکوومەتی هەرێم. تۆ پێت وایە هەڵبژاردننی سەرۆک کۆمار ببێتە هۆی نزیکبوونەوەی پارتی و یەکێتی بۆ پێکهێنانی کابینەی نوێی هەرێم؟